ئامادەیی کلێڤەری ناحکومی. ئامادەیی کلێڤەری ناحکومی لە ڕەخساندنی هەلێکی زێڕین بۆ قوتابیانی دەرچووی پۆلی 11ی زانستی. مۆژدە دەداتە ئەو قوتابیانەی کە کۆنمرەیان لە 95 و بەسەرەوەیە. خوێندن بە خۆڕاییە و ئەو قوتابیانەی 90 بەسەرەوەیان هەیە لە 150 داشکاندنیان بۆ دەکرێ و وانەکان لەلایەن باشترین ستافی مامۆستایان دەوترێتەوە. هەروەها بۆ قۆناغی بنەڕەتی دەستمان کرد بە تۆمارکردنی ناوی قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی. کلێڤەر لە 8ەم ساڵی تەمەنی سەلماندوویەتی کە قوتابیەکانی پێشەنگە لە زانست و پەروەردە و زیرەکی. کلێڤەر قوتابخانەیەکە پڕ لە جوانی و دڵسۆزی بۆ قوتابیەکانی. کلێڤەر قوتابیانی ئامادە دەکات بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان و بەدەستهێنانی بەرزترین نمرە. ژینگەی پێویست دەڕەخسێنین بۆ خوێندن. لە کلێڤەردا داهاتووی قوتابی گەشتر دەبێت. ئامادەیی کلێڤەری ناحکومی.